هەرچەندە تا ئێستا حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕەخنەیان هەیە لە هاوکارەکانی هاوپەیمانان بۆ شەڕی دژی داعش، بەڵام هاوپەیمانان ئاماژە بۆ دەکەن بەردەوام هاوکاری هەرێم و بەغدایان کردووە و بە سەدان تەنچەک و کەلوپەلی سەربازیان ڕەوانەی عێراق کردووە. بە پێی ئامارێکی وەزارەتی بەرگریی ئەمریکا لە سەرەتای دەستپێکردنی شەڕی دژ بە داعشەوە، هاوپەیمانان زیاتر لە 96 بار فڕۆکە کەچەک و کەلوپەلی سەربازی هەڵگرتووە گواسیۆنەتەوە بۆ بەغدا و هەولێر. ئێلیسا سمز وتەبێژی پنتاگۆن بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە NRT ڕاگەیاند هاوپەیمانان تا ئێستا 54 ملیۆن فیشەکی تفەنگ و ڕەشاش و بیکەیسیان بۆ عێراق و هەرێمی کوردستان ناردووە و زیاتر لە 73,000 گولە هاون و 55,000 موشکی دژەتانکیان ڕەوانەی هێزەکانی عێراق و پێشمەرگە کردووە. ئێلیسا سمز ئاماژەی بەوەش کرد هاوپەیمانان زیاتر لە 40,000 تفەنگ و زیاتر لە 10,000 چەکی دژەتانک و چەندین دۆشکە و هاون و ئۆتۆمبیل و کەلوبەلی تریان گواسۆتەوە بۆ بەغدا و هەولێر کە بە وتەی ئەو لەو بڕانە زۆرترینیان بۆ هێزەکانی پێشمەرگە نێراوە بە هەمانگی لەگەڵ حکوومەتی عێراقدا. وتەبێژەکەی پنتاگۆن ئاماژەی بەوەش کرد هاوکارەکان بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوام بۆ بە جۆرێک سەدان موشک و چەکی میلان و چەندین چەکی دژەتانک بۆ هەولێر گواستراوەتەوە. ئێلیسا ئەوەشی خستەڕوو ئەمریکا لە دوای هێرشەکانی داعشەوە بۆ سەر عێراق 1000 چەکی AT4 شانی بۆ پێشمەرگە ناردووە کە دەتوانن لە تەقانەوەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوی داعشدا سوودی لەوەربگرن. ئاماژەی بەوەش کرد 25 ئۆتۆمبیلی سەربازی جۆری کایمان ماین ڕێسیست و 15 ئۆتۆمبیلی ماکس پرۆ MRAP کە بۆ خۆپارێزن و پشەڵکردنەوەی بۆمبی چێنراو بەکاردێ گواستراوەتەوە بۆ پێشمەرگە. وێڕای ئەو کەلوپەلانەش ئەمریکا و هاوپەیمانان پلانی گواستنەوەی چەندین ملیۆن تەقەمەنی و چەکی بچووک و بیکەیسی و هاوەن و ڕادوی بێتەل و ئۆتۆمبیل و کەلوپەلی تریانەیە لە چەند مانگی داهەتوودا. حکوومەتی ئەمریکاش بەجیا پلانی ناردنی نارنجۆک و فیشەکی کلاشنکۆف و تۆپ هاوەن و تۆپی چەکی جۆری 105یانەیە کە لەلایەن هەندێک لە وڵاتانی ئەوروپا و نێراوە بۆ پێشمەرگە. وتەبێژەکەی پنتاگۆن ئەوەشی وت هێزی هاوپەیمانان مەشق و ڕایەنانیان بە نزیکەی 9,000 هێزی عێراقی کردووە و نزیکەی لە 125 ئەو هێزانەش هێزی پێشمەرگە بوون. لە ئێستاشدا زیاتر لە 700 پێشمەرگەی تر مەشق و ڕایەنان وەردەگرن لە بنکەکانی ڕایەنان لە هەرێمی کوردستاندا. تا ئێستا هاوکاریە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە ڕێگەی بەغداوە دەگاتە هەرێمی کوردستان و وتەبێژەکەی پنتاگۆنیش ڕایگەیاند سیاسەتی ئەمریکاوە خۆی دەمێنێتەوە گواستنەوەی هاوکارەکانیش دەبێت بە هەمانگی لەگەڵ حکوومەتی عێراقدا بێت.